ئەگەرچی وا بڕیار بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2021دا بە جۆرەی یاسای بودجە کار بکات، بەڵام بەهۆی چەند کێشەیەک ئەم ساڵ نەتوانرا بودجە ڕەوانەی پەرلەمانی کوردستان بکرێت و پەسەند بکرێت. ئێستاش ئەندامێکی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان دەڵێت حکوومەتی هەرێم بەڵێنی داوە بودجەی ساڵی 2022 بە تەواوی وردەکاریەکانیەوە ڕەوانەی پەرلەمانی کوردستانی بکات. ئەوەی بۆ ئێمە ڕوون بوویەوە ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان نزیکەی 2 هەفتە زیاترە دەستی بە هەموو هەوڵەکانی خۆی کردووە کە لەم ساڵدا بۆ ساڵ ینی ساڵی نوێ ساڵی 2022 یاسای بودجەی هەبێت. پرۆژە یاساکە ئێستا حالیان لە لای وەزارەتی دارایی وەزارەتی پلاندانان و هەروەها ئەو وەزارەتانەیە کە معنین بە داڕشتنەوەی ئەم پرۆژە یاسایە. هەروەها ئەوەشیان بۆ ئێمە ڕوونکردنەوە کە ئەم پرۆژە یاسایە بە مەبنای ئەو پرۆژە یاسایە ئەبێ کە لە ساڵی 2021 ئامادەکرا بوو. لەو بودجەی کە تەواوی وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەشداریان تێدا کردو و ئامادە کراوە، تێیدا سەرچاوەکانی داهاتی هەرێمی کوردستان لە چەند لایەنێکەوە دیاری کراوە، وەک داهاتی نەوت و ئەو داهاتی لە دەروازە سونووریەکان دەستی دەکەوێت و لەگەڵ ئەو بڕەپارەی کە حکوومەتی عێراقی مانگانە ڕەوانەی هەرێمی دەکات. ئەم قانونە دەتوانێت زۆر لە کێشە و گیر و گرفتەکانی با بڵێن هاو نیشتیمانیان حەلکات وە لە سەروی هەمووشیانەوە بابەتی موچە لە نێو پرۆژە یاسای بودجەیە تا ڕادەیەکی باش یەکلاکرێتەوە تەمە ناکەین پرۆژە یاسای بودجە ببێتە دەرگایەکی باش بۆ ئەوەی بتوانین لە ساڵی 2022 خزمەتی باشی هاو نیشتیمانیان بکەین. نزیکەی 8 ساڵ دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان بودجەی ڕەوانەی پەرلەمانی کوردستان نەکردووە. چاوەڕوان دەکرێت لە ساڵی ئایندەدا وەک ئەوەی حکوومەتی هەرێم بەڵێنی داوە بودجە ڕەوانەی پەرلەمان بکات و دوای چەندین ساڵ هەرێمی کوردستان ببێت بە خاوەن بودجەی خۆی. سیرۆ حوسێن، کورسان نیوز، هەولێر.